تێرۆریستە پەرتەوازەبووەکانی داعش بەنیاز بوون لە کوردستان خۆیان ڕێک بخەنەوە و ئارامی و ئاسایشی کوردستان تێک بدەن، بەڵام وەک ئەوەی لە ڕوونکردنەوەکەی ئاسایشی هەرێمدا هاتووە پیلانەکانیان پوچەڵ کرایەوە و دوای کۆکردنەوەی زانیاری ورد ژووری ئۆپراسیۆن بۆ بەرپەرزدانەوەی خێرا پێکهات. بۆمان دەرکەوت ئەم گروپێکی چەکدار بوونیان هەیە لە ناوچەی شاخی بەمۆ لە بنار شاخی خرکنێ. مەفرەزەمان چووە جێگایە بۆمان دەرکەوت کە ڕاستە گروپێکی چەکداری لەوێ هەن، بەڵام زۆربیان کورد بوون، خۆیان بە خۆبەخش و ئەوانە ناساند بوو سەرەتا، بەڵام ئاسایشەکان داوایان لیان کردبوو کە خۆیان ڕادەست بکەن یان خۆیان بە تەواوی بناسیێن کە ئێوە سەربەرچی گروپێکن یان چی لایەنێکن. ئەوان ئامادە نەبوون کە خۆیان تەسلیم بکەن، خەڵکشان بەرەو شاخی بەمەوە سوودیان لە کاتێکەش وەرگرت سەر لە ئێوارە پێش خۆراوە بوون، تەقیان دەسڕێژی تەقیان کرد لە ئاسایشەکان و ڕوبەڕووی ئاسایشەکان ئێمە بوونەوە. ئێمەش بەرپەرچاماندایەوە، بەڵام دوای ڕوبەڕووبوونەیەکی زۆر نزیکەی بۆ نیو سەعات ئەوان شکان و ڕایان کرد و هەڵاتن لە سنوورەکە بەرەو سەر شاخی بەمە ڕۆیشتن. ئێمە لەو کاتە هێزێکشمان لە پشتۆ ناردە سەر شاخی بەمە بۆیان، سەر شاخی بەمۆشیان لێگیرە، ئەوان ناچار بوون لەو بنارە خۆیان حەشار بدەن. بۆیە ئێمە هەر لەو شەڕا بیکەیسیەک و کۆمەڵی کۆڵە پشت و شتمەکیان لێ بەجێما و کەوتە دەست هێزەکانی ئێمە بۆ ماوەی 4 ڕۆژ کێوەماڵی ئەو سنوورەمان کرد بێ وەستان، بێ ئەوەی کە بێڵین ئەوان بە هیچ شێوەیەک ئیسراحەت بکەن لەو جێگایانە. هەموو شوێنەکانمان لیان کێوەماڵ کرد. ئەو شوێنانەی کە گومانی لێکرا بۆ شوێنی حەوانەوە هەموو هێزەکانمان خستە سەر شاخی بەمۆ بە ڕووکاری ئەودی و بە ڕووکاری بێلولە و بە ڕووکاری شاوازی. هەموو شوێنەکانمان بە شەو بەڕۆژ هێزەکانمان لەسەر شاخی بەمۆ بوون. ئەوان بۆیە ناچار بوون نەیانتوانین لەو جێگایانە بمێنەوە. هێزەکانی یاسایشی هەرێم لەو بەیاننامەیە کە بڵاویان کردوێتەوە ئەویان ڕاگەیاندووە دوان لەو کەسانەی کە برای گەورە تێرۆریستێکی کورد بوون هاریکاری ئەو گروپەیان کردووە دەستگیر کراون و دانیان ناوە بەوەی کە هاریکاری ئەو تێرۆریستانە بوون کە برای خۆشیان یەکێک بووە لەو تێرۆریستانی داعش. داوای مینیپاسێکیان کرد لە من، وتیان ئەبێ مینیپاسێکمان بۆ پەیاگەی بە هەر شێوازێ بێ. ئێوارەکەی کە بردمیان بە جۆڵ 19 ڕێکخاندا پێم وتیان بەیانەکەی جومعەیە ئەبێ بۆمان بکڕێ بە هەر شێوازێ بێ، ئایا برادەرێ بێ خزمێ بێ هەرچوونە بێ ئەبێ مینیپوسێکمان بۆ پەیاگەی. ئیتر منش تەلەفۆنم کرد بۆ باوە پیاڕێکم مینیپاسێکیە، تەلەفۆنم بۆی کرد وتم پاسەکەتم ئەوێ تا ئەو بەرەچم. ئیتر ئەویش ئاگای نەبوو لە مەسەلەکە، ڕێگەی لێ نەکردم، وتی قەیچەکە بێ سیارەکە بووە، ئەو نەیزانی شتێکی وا هەیە. ئیتر منش وەکو ئەوان داوایان لێکردم سیارەکەم برد بۆ ئەو شوێنە کە خۆیان مەبەستیانەوە، وتی ئەبێ سیارەکە لەم شوێنە ڕاگری بمان. من سەرەتا نەمزانی کە تا پاسەکەم بردوای وتی خۆشمان مەرجێکمانەوە ماتۆڕێ، وتی ئەبێ خۆت لەگەڵ براگەت سەرکەوی لە ماتۆڕەکە پێشمانکەوی 100 تا 150 متر ئەبێ پێشمانکەوی، لەوە زیاتر ناوێت لێ مادوورکەونەوە. ئەترەوە بوو ئێمەوە ماتۆڕەکە سەرکەوتین، ئەوانش بە مەرجەکە و بە بەچەکە دوامان کەوتن. ئەو شوێنەی کە خۆیان مەبەستیان بوو خۆشیان شارەزا بوون، هەتا ئەو شوێنە ئێمە پێشان بووین هەتا بۆ ئەو شوێنە کە خۆیان گەرەکیان بوو. ئیتر بە مەرجەکە لوتیان بانمان بە ماتۆڕەکە وتیان ئەلێرە لادەن ئێمە تا ئێرادین. وتی هاتەتە بۆ ئێرە بەس داوای ئەوەی لێم کراوتێتی لێرە دوورمان خەنەوە ماگەێنە بەمەوە. ئیتر ئەو بوو داوای سیارێکیان لەگرە ئەی سیارێکی بۆیان پیا کرد و ئێمەوە ماتۆڕ ڕۆوانش خۆیان وە سیارە سوار بوون و ڕۆین بۆ ئەوێ. بەپێی زانیاریەکانی دەستگای یاسایشی هەرێم ئەو تێرۆریستانی دزایان کرد بۆ ناوخاکی هەرێمی کوردستانەوە زۆرینان کورد بوون و چەند کەسێکیشیان بەڕەچەڵک عەرەب بووە، دوای ئەوەی لە هەرێم جێگایان نەبووەوە بەرەو خاکی کۆماری ئیسلامی ئێران ڕایان کرد. بۆ مەبەستەش لە سەربوونی چەکدارانی داعش ئێران ئاگادارکرانەوە کە تێرۆریستانی داعش خاکی وڵاتەکان بەزاندووە، بەرچاوڕوونیان کردن لەسەر جموجوڵەکانیان. ئەوە بوو پاش 24 سەعات میدیاکانی کۆماری ئیسلامی ئێران لە سەرزاری لایەنە ئەمنیەکانەوە ئەویان بڵاو کردەوە کە دوای شەڕێکی سەخت لە سنووری کرماشان بناری بەمەوە لەگەڵ چەکدارانی داعش 16 تێرۆریستیان دەستگیر کردووە و 5 دیکەیان کوژراون. ئاماژەش بۆ ئەوە کراوە کە 3 کەس لە هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەو ئۆپەراسیۆنەدا کوژراون.